ئێرە ئەو شوێنەی ڕووبارەکەیە کە دوێنێ لە دوای پشکنین بەشی زۆری ئاماژەکان بۆ ئەوەن کە ئۆتۆمبیلەکە ڕێک بە دیاریکراوی لێرە مابێتەوە. هەر بۆیە تیمەکانی بەرگری شارستانی ئەیانەوێ ئەمڕۆ پشکنینێکی چڕە پشکنینێکی تەواوەتی بکەن بۆ ئێرە بۆی کە ئەگەر ئۆتۆمبیلەکەی لەبێت بیهێنە دەرەوە گەر نادڵنیا بنەوە کە ئۆتۆمبیلەکە لێرە نییە و زیاتر لە سەری نەوەستن. ئەو تەکنیکانەی کە ئەمڕۆ بەکارەهێنێت ئەم چەنگاڵانەیە کە تیمەکانی بەرگری شارستانی دروستیان کردووە. چەنگاڵەکان زیاتر لە 8 مەتر درێژە بن و ئەو کەرستەیان دروست کردووە کە ئەیانەوێت وەکو بەلەمێک یاخود هاوشێوەی بەلەمێک بەکاری بهێنن بۆ نێو ڕووبارەکە کە ئەمە ئەتوانێت نزیکەی دەکارمەندی بەرگری شارستانی لەسەری بۆستن و ئەم چەنگاڵانە بەکار بهێنن بۆ ئەوەی کە پشکنینی نێو ڕووبارەکە بکەن و جیالەوەش بڕیارەکەمێکی تر ئەسکەلەیەکی موگناتیسی یاخود ئەسکەلەیەکی کارەبایی بگاتێرە لەگەڵ ئەم تەکنیکە بەکاری بێنن. ئەسکەلەکە بە شێوەیەکە کە ئەتوانێت لێرە لە نێو ڕووبار ئێرە و شوێنێکە گومانەکەن ئۆتۆمبیلەکەی لێبێت لە نێو ڕووبار دای بنێن تاوەکو قوڵایی 27 مەتریش. تیمەکانی بەرگری شارستانی کارمەندانی بەرگری شارستانی توانن بە ئەسکەلەکە دابەزین بکەن بۆ ژێر ئاوەکە و بۆی پشکنینی تەواوەتی بۆ بکەن و دڵنیا بنەوە کە ئۆتۆمبیلەکە لێرێ بەبێ ئەم ئەسکەلەیە کارمەندانی بەرگری شارستانی هەر چۆنێک کە دابەزینەکەن بۆ ئەوەی کە ئاستی ئاوەکە بەرزەوە ئاوەکە ئاوێکی بەخورا ناتوانن خۆیان بگرێت یاخود نمونەگەر کارمەندێک لێرە دابەزێت تاوەکو ئەگاتە قوڵای ئاوەکە ڕەنگە 20 بۆ 30 مەترێک لە شوێنەکە دوور بکەوێتەوە. هەر بۆیە ئەیانەوێت بەم ئەسکەلەیەدا بەزن بۆی لە هەر شوێنێکدا بەزی لەوێ بگاتە قوڵای ئاوەکە و لە ئەو شوێنەی کە پشکنینی بۆکەن دوور نەکەوێتەوە.